دووبارە سڵاوتان لەوێ خۆشەویستان بۆی هاتنی وەرزی سەرمەوسڵی زستان و بەتایبەتی و بوونی ڕێژەیەکی زۆر لە بارانباری لە ناوچەکانی هەرێمی کوردستان وای کردووە کە تاندازەیەک زۆرێک لەو خێزانە ئاوارانەی کە بەهۆی باردۆخی ناوچەکانن کە دووچاری داگیرکردن و شەڕبوونەتەوە بێگومان ڕێنە لە بەشەکانی تری شارەکانی کوردستان کردو بە تایبەتی لە قەزا و ناحێ و شارەکاندا و جگە لەوانەی کە لە کەمپەکاندا نیشتەجێن بێگومان دۆخی ژێنێتان دازەی لەم قۆناغی ئێستادا زۆر خراپە بەهۆی دابەزین پلەکانی گەرمە هەروە بەرزبوونی ڕێژەی بارانباری لەو ناوچانە وای کردوتان دازێک دۆخی ژیانیانتان دازەیەکی زۆر ناجێگیر بێت لە قەزای خەباتیش هاوکاری کۆمە گەیەنرا زۆرێک لەو خێزانە هەژار و کەم دەرامەت و بە تایبەتی و خێزانانەی کە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە بۆەوەی لەم هەفتەیەدا و لەم چەند ڕۆژەدا بتوانن سوود لەو کەرەستە و کەلوپەلانەوە بگرن و تاکو کۆمەک هاوکارەکانی تر دەگاتە کۆی و ئاوارانەی کە چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراو مرۆیەکانەوە بان دابین نەکرێت. هاوکارمان سەلات نامێق لە خەباتەوە وردەکاری زیاتر لە ڕاپۆرتەکەیدا دەخاتەوە. بەڵێ خۆشەویستان خاڵێکی گرنگ کاماشەوە بکەین زۆرێک لەو خێزانانەی کە ئێستا لە کەمپەکاندا ئەژین بێگومان پێویستیان بە هاوکاری کۆمەکی هەر هەموو لایەکەیە بە تایبەت هەروەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی جیهانی و ڕەوەندی کوردیش بە تایبەتی لەسەر ئاستی ئەوروپا هەڵمەت و کۆمەکی باشیان دەست پێ کردەوە و بۆ ئەو خێزانانەی کە بە تایبەت کە خاوەن پێداویستی و تەنانەت کەمەندامیان لە ماڵەوە هەیە پێویستیان بە هاوکاری کۆمەکێکی زیاترەیە. ئەچینە بینین ڕاپۆرتەکە وردەکاری زیاتر دەبینین. لە درێژەی کار و چاڵاکیانی سنتەری کۆمەڵایەتی خەبات بە هاوکاری ڕێکخراوی ژای نەرویژی هەڵسان بە هاوکاریکردنی ئاوارەکانی دەوروبەری شاری مووسڵ کە بۆی ئەم جەنگەی دوایی چەکدارانی داعشەوە ئاوارەی هەرێمی کوردستان بوون کە خۆی لە کۆمەڵێک بەرنامەیەک لە دواییەک و دەبینیەوە و هەروەها هاوکاریکردنی ئاوارەکان بە پێداویستی خۆراک و کردنەوەی چەندان سمینار و هاوکاریکردنی کەم ئەندامان و تێستکردنیان بۆ دەستنیشانکردنی توانا و ڕێژەی زیرەکی کەم ئەندامان. ئەمڕۆ سنتەری کۆمەڵایەتی قەزای خەبات هەستا بە گێڕانی سمینارێک بۆ ئەو خێزانانەی کەوا منداڵی کەم ئەندامیان هەیە ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەڵساین بە پێدانی ڕێنمایی تایبەت بۆ خێزانانەی کەوا منداڵی کەم ئەندامیان هەیە و چۆنێتی هەڵسکەوتکردنیان لەگەڵیان و چۆنێتی گەشەپێدانی هونەر و کارەکانی ئەو کەم ئەندامانە بۆ ئەوەی بتوانن لە دووار ڕۆژدا بە شێوەیەکی تەندروست لە کۆمەلگادا بەسەرکەوتوی بژێنەوە هیچ جیاوازیەک نەبێت لە بینی مرۆڤی ئاسایی لەگەڵ ئەو منداڵانەی کەوا کەم ئەندامن. بەشێک لە ئیشوکارەکانی ڕێکخراوی ژیا کە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی NPA نەرویجی لەگەڵ ڕێکخراوی پاو دیارە ڕێکخراوی NPA نەرویجی سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکات کە دابەشکردنی خۆراکە بەسەر ئاوارە نوێیەکان کە لە ناوچەکانی مووسڵ و دەرەوەی سنووری ئەو شوێنانەی کە دەوڵەتی ئیسلامی بەناوی داعش دەستی بەسەرداگرتووە. ئێمە یەکێک لەو کارە گرنگانەی کە بە ئەرکی خۆمان دەزانین هۆشیارکردنەوەی ئەو خێزانانەیە کە بەڕاستی ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە ئەمڕۆمان تایبەت کرد بە پرسی کەم ئەندامان لە ناو خێزان. سوپاسی مامۆستا نەریمان دەکەین کە هاوکاری هەموو جارێک هاوکاریمان دەکات لە هۆشیارکردنەوەی ئەو خێزانانە. بەڕاستی ئێمە وەکو باسم کرد تەنها دابەشکردنی بڕێک خۆراگیان پێداویستەکان بەلای ئێمەوە ئەوە تەنها کار نییە، کاری لەوە گرنگتر ئەوەیە کە بەجددی هۆشیاریان کەینەوە لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ ئەو پرسانە دەکەن بۆ بەتایبەت کەم ئەندام بکە. ئێمە لە ڕێی توێژینەوە ئیستفتایەکە زانیمان کە بڕێکی زۆر لە کەم ئەندام لە ناو خێزانەکان هەیە کە پێویستیان بۆی چاودێری بکرێن، پێویستیان بۆی هاوکاری بکرێن. احنا هنا موجودين في منطقة خابات، والله هاي اللجان ما مقصرين ان شاء الله ويانا، احنا محتاجين بس انه تتوفر المواد الغذائية
والمشتقات النفطية إن بس هاي عوائل معوقين درجة العوق مالنا 80-50%، نريد مساعدتهم إن بس يعني والغذائية بس تتوفر لنا، هاي مع كل شيء ما نريد موجود يعني، هاي ما قصرون إن شاء الله ويانا هم. بەڵێ بنرانی خۆشەویست بەرەو سۆران چین باس لە پاڵپشتی قوتابیانی فاکەلتی ئادابی زانکۆی سۆرانەکەین وەکو زۆرێک لە چین چێشەکانی تری کۆمەڵ کە دەبینین بە شێوەیەکی بەردەوام لە سەنگەرەکانی پێشەوە لە شارەکان هەمیشە هاوکاری و گەیاندنی کۆمەک و مادی و معنەویەکان بۆ هێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی زۆر بەفراوان و بە شێوەیەکی زۆر خێرا بەڕێوە چێت لە فاکەلتی ئادابی زانکۆی سۆرانیش بە هەمە شێوە قوتابیان با چەندین شێوازی جۆرا و جۆر بە چەند چالاکیەک پاڵپشتی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دووپات کردەوە. هاوکارمان فەلەک ناس لە ڕاپۆرتێکدا وردەکاری زیاتر دەخاتەوە. بە مەبەستی پاڵپشتیکردن لە هێزەکانی پێشمەرگە فاکاڵتی ئاداب بە هاوکاری یەکەتی قوتابیانی کوردستان چەندین چالاکی جۆرا و جۆر بە شعر و ئەدەب و قەڵەمەوە لە زانکۆی سۆران ئەنجامیدا. هێز و خۆتی ئەم گەلەن چیتر دامەنیشمە دیار لاشەیەکەوە یەکێکە لێەوە پێشمەرگە قارەمانێکە هەستن دامەنیشم دۆش دامەمێنم بە شەهید بوونی یەکێک لەم پێشمەرگە قارەمانانە هێز و قووەتی خۆتان مەهرن بە ئەم جگەرگۆشەیەش وەکو هەزارانی جگەرگۆشەی تری شەهید بخەینە باوەشی خاکی دایکەوە. خواستین بە ئەنجامدانی چالاکێک لەلایەن چەند قوتابیەکەوە بە پاڵپشتی چەند کەسانێک ئەمان زمان لەوەی وەکو هێزێکی پشتیوانی لە بەرامبەر هێزەکانی پێشمەرگەی کە ئێستا لەبەرەی جەنگدان لە دژی تیرۆران و ئەوانەی کە دژمنی کوردستانن دژمنی پێشمەرگەن بۆیە ئێمە بەردەوامین لەسەر ئەو چالاکیانە و پێشکەشکردنی چالاکی و بە هەموو توانای خۆمانەوە پشتگیری پێشمەرگە دەکەین. ڕۆڵم کاڵبژار سەرەتا لە پێشەوەی با بڵێن دەست بە چاڵەچەکوێنێمە بەکۆی گشتی هاوڕێیان کەوا بەیەکەوە ئەو دەست لە ناو دەست ئەو چاڵەچەمان پێشکەش کرد هاو بەشکردن و لەگەڵ برا پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانی پێشەوە ئەوان ئێستا لە سەنگەرەکانی پێشەوە تفەنگ بەدەستن ئێمەش لێرانە قەلەم بەدەستن بۆیە پێویستە ئەمەش لێرانە هاو بەشوان بکەین وەلامان کاتیشە هاو سۆزی و هاوخەمی لەگەڵ خانوادەی شەیدان دەرببڕین وە ڕێزگرتن لە خوێنی ئەو شەیدانی کەوا لە سەرەتایی بزودنەوە ڕزگاری خوارزی کوردی و تا ئەمڕۆکە ڕێزگرتن لە خوێنی و شەیدان بەڕاستی هەر یەک لە جێ خۆی لە هەر لایەک پێویستە یارمەتی برا و پێشمەرگانە بکرێت
بۆ ئەوەی وەکو پاڵپشتێک بۆ وریان زۆر بێت وریان زیاد بێت. ئەس ناو چالاکیدا بەژار نەبمە بەس وەکی هەستێکی نیشتمان پەروەری من گەلێک حەز کرد و ئەس جلکی پێشمەرگا بکەم لە دیدەی مناڵێکی نادیدەی خۆرەتاو لە دید و لە دڵی سست و ماندووی بێ ئاگای هاوار دەکەم دەوەرەوە کوردستان هاوار دەکەم دەوەرەوە کۆبانی هاوار دەکەم دەوەرەوە شنگال ئای کە دیری دەستی هەندێک چەتەی ڕیشت چڵکنی بێ ئاگای ڕەش هەڵگەڕاو لە ژێر ئایەت و لە ژێر دروشمی ئیسلام سووتاندیان دار و درەخت و ڕۆژژمێری پڕشنگ ئاڵ دەوەرەوە کۆبانی دەوەرەوە باوەڕی بخۆبووناتە نیشانە کورد پەروەریەیە هەلگرتنا چەکێتە نیشانە پێشڤەچوونەیە سەرکەفتنێتە نیشانێت دەولەت بوونێنە هۆ دژمنۆ تو چێزر دکەی دەدوێت چ بسەرێ مەبینی تو دوێت جارەکاتی vê ئازادیێش مەبستینی یانژی دەدوێت هەزرا دەولەت بوونێش مەبڕەڤینی نه غەلەت نەبە توێ بچاوێ خۆن هابینی هەکە دەدوێت پێشمەرگەهی بناسی هەرە پرسیارێش بابوو باپیرێ خۆ بکە ژەهر خوارم کەن یا وەکو قازی ملوەدارم کەن دایم و دەرکەی وڵاتانم کەن بێنان و بێ ئاو پشتوەدارم کەن خوێن و جەرگیشم لە ناو دەربێنن دۆست و پێشمەرگەم سەریان بسێنن. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان لە بەشێکدا دەخینە تەوەڕوا باس و گفتوگە لێسەر دەکەین وەرگرتنی قوسابیان و خوێندکارانە لە زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2014-2015 و ماوەی هەفتەیەک شەبێت ناوی قوتابیانی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاندرا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە ئەوەی کە تا ئێستا ڕۆن و دیارە 32429 و 700 قوتابی تریش بە تایبەتیەوەی لە خوێندنی ئامادەی پیشەیەکانن بە هەمان شێوەمانیش ناوێن لە زانکۆ یاخوێن لە کۆلێژ و پەیمانگاکان ناوێن وەردەگیرێن و لە ڕۆژی پێنجشەمە و لەمڕۆ و ڕۆژانی ئایندەش بڵاوبوونی ناوی قوتابیان لە زانکۆ هەلێکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو زانکۆیانی کە وەکو کاتی تایبەت لە هەرێمی کوردستاندا هەن لە شارەکانی کوردستان بە هەمان شێوە بڕیارە ناوی قوتابیەکان لەم چەند ڕۆژەی داهاتوو نزیکدا ڕابگەن. ئەمڕۆ باس لە چۆنێتی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان دەکەین توانستی زانکۆکان لەوەدا کە بتوانین ئەم هەموو قوتابیان وەربگرێت یا خۆت پرۆژە بەرنامە شێوەی بتوانێت بە شێوەیەکی باشتر ئاستی زانستی لە نێوناڵەکانی خوێندن بە تایبەتی باشتر بکرێت بۆی قوتابیانیش ئەو ڕێژە زۆرەی کە وەردەگیرێن لە زانکۆ بتوانن لە داهاتوودا ڕۆڵە کاریگەری باش دروست بکەن. ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ و پەیمانگا چیە بێت بۆی لە دەستپێکی یەکەم قۆناغی خوێندندا قوتابیان ڕابهێنرێت لەسەر سیستەمێکی نوێ و هاوچەرخ کە بۆی لایەنێدا بتوانن بەردەوامی بەم پرۆژانە بدرێت. بۆم بەسەر لە ستودیۆمانداری بەڕێز مامۆستا فواد عەلی ئیسماعیل وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیمان کردووە کە بەڕێزیان لەگەڵمان لە میوانە لە ستودیۆ. باینتان باش مامۆستا فواد. پرۆژەی زانکۆلاین ماوەی چەند ساڵێکە لە کاری پێدەکرێت و وەرگرتنی قوتابیانیش لە ڕێگەی ئەم پرۆژەیە. توانوێتی دەرەنجامێکی باش و بێگرفت و کێشە بە قوتابیان چێ بکات کە کەس مافی نەفۆتێ؟ بەڵێ زۆر سپاس بەیانی جەناب باش بەیانی بینەرانیش باش بە دڵنیاییەوە من توانم بڵێم پرۆژەی زانکۆلاینێک لە پرۆژە هەرە سەرکەوتووەکانی وەزارەتی خوێندنی باڵایە کە لە کاتی خۆی لە ڕیفۆرم و دەستی پێ کرد. ئێتر سەرکەوتنەکانی لە کۆمەڵ لایەنەوە توانی ببینیەوە. یەکەم شت بەڕاستی ئەوەی ماوەی 4 ساڵ دەبی هیچ قوتابی خوێندکارێک نەهاتووە هیچ گلەیەک هیچ گازانێک لەوە بکاتن کە مافی خورابێتن ینی مافخورانەکە بەستمەوەی دەرەجەکەی ئەو وەرنەگیرابی دەرەجەش کەمتر لەوە جرابی یاخود جێگۆشتی پێکراوی ئەمە یەک لە شتەکانە. دوو بەڕاستی هیچ بوارێکی بۆ دەستێوەردان نەهێشتەوە
باری قوڵ خاصی نێشتەوە تر یەکسانێکی زۆر چاشتدایە لە ڕووی تەکنیکیەوە هەر زۆر شتێکی پێشکەوتووە قوتابی خوێندکار لە ماڵەکەی خۆی دانیشتۆ لەگە خانەوادەکەی خۆی لەگە کەسوکاری خۆی ئەتوانی بە ئیسراحەتی خۆی بە ماوەیەکی سعاتێک چی دەوێت ئەوەی بکە هەموو اختیارەتەکانی بە جوانی بۆ پڕکراوت لەبەر دەستی خۆیدایە ئێتر شتێکی زۆر باش ئیشەسەکرایە و ساڵانەژە نوێ بنەوەدایە پرۆگرامی تازەتر نوێتر بێتە پێشەوە بۆی کە قوتابیان خوێندکاران بتوانن سوودی لێ ببینن. بەرزترین ڕێژەی وەرگرتنی ئەم ساڵ لە زانکۆکان چەند نمرەبوو؟ بەڵێ خۆی کواگەدار ئەم ساڵەکان 3249 قوتابی خوێندکار وەرجێ بە هەردوو بەشە بێژەیەکە و زانستێکە بەرزترینە بەڕاستی لە 100وانەیە 100مان زۆر بۆ ئەم ساڵ 185 قوتابی خوێندکار بەسەرەوەی هێنابوو ئەتەمە لە کۆلێژە پزیشکیەکان لەوانە وەرگیراون نەزمترینەکانیان لە بەشی وێژەی 445 دەکات 63.67 و هەروەها لە بەشی زانستیش 61.5 دەکات 431 لەو ڕێژەیە وەستاوە. بەڵێ کۆی دابشکردنیان بەپێی دیموگرافیایی ناوچەکە گۆڕێت یاخود ئاستی پێویستی کورسەکانی ئەو زانکۆیە یاخود بپرسم لەسەرەوەی ئاستی وەرگرتنی کۆلێژەکان زانکۆکان بە هەمان پێوەرە بۆ منە لە زانکۆی سەلاحەدین باوەشان لەگەڵ زانکۆی سلێمانیە بۆ منە کۆلێژی لە فاکەلتی پەروەردەی بۆنە کیمیا هەمان نمرە لە زانکۆی سەلاحەدین وەردەگرێت بە هەمان شەش لە زانکۆی سلێمانی وەردەگرێت یاخود بەپێی شوێن جوگرافیەکە جیاوازی هەیە خۆی هەردوو لای هەیە بەڕاستی جارێ وەرگرتنەکان بە چەند شێوەیەکە زانکۆکان لە مانجی 5 و 6 بەدواوە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان پلانی وەرگرتنی خۆیان دەنێرن بۆ وەزارەت دوایەوە چەند کۆبنەوەیەک دەکرێت لە وەزارەت کە ئەویش لێژنەیەکی باڵامان هەیە کە لێژنەی باڵای خوێندنی باڵا و پلانی وەرگرتنە هەموو یاریدەری سەر و زانکۆکان ئەندامن تێدا و بڕیاردەریش دەک بۆ کاروباری قوتابیان خوێندکارن لە هەموو سێ زانکۆ حکومیەکان ئێتر دوای کە پلانی خۆیان دەدەن دیراسە دەکرێت دیراسەکە بەپێی ئەو ڕێژەی مامۆستایە هۆڵە یاخۆ ئەگەر پزیشکەکانی بەهۆی مەسەلەی توانستی خەستەخانەکانە توانستی مامۆستایە و چەند دکتۆریانێت تەوانە هەموو کاریگەری خۆی هەیە بەڵام بۆ کەمی زۆری ژمارەت جاروێت تۆزە کەمی زانکۆی سلێمانی تا حەدێک لە هەندێک باری پزیشکیوانە ڕێژەکەی بەرزترە لەبەر ئەوەی دەرەجە لە سلێمانی زیاتر دێت مەسەڵەن لە دهۆک تۆزە نزمترە یعنی دەرەجە لە شاید و قۆناغەکانی 6 تۆزە کەمتر دەیش بەهۆی زمانە بەهۆی تر باگراوند تەلەبەکانە هەندێکیان کاتی خۆی بە عەرەبی خوێندن یاخۆ شێوازی بادینی سۆرانی ئەمە کاری کردیە لەناوەکەی تری هەمووی وەکو یەکە ئینجا دوایەوە بە شێوەی شوێنی جوگرافیەکە ئەوەیە هەموو کات سەفا هەشتای وەرگیراوان بۆ خودی پارێزگاکەیە بەس پارێزەکە تەنها مەرکەزی ناو شارەکە نییە هەموو مەسەن بۆ پارێزگای سلێمانی سنووری جوگرافیەکەی خۆی پارێزگای سلێمانی 180 قوتابیان خوێندکاران خۆی وەردەگرێتن 120ەکەی بۆ دەرەچی هەولێرە دهۆکە ئێتر ئەوەی کە دەروی ئەو پارێزگایە هەولێر سلاحەدین زانکۆ ساحلیش بە هەمان شێوە دهۆچر بە هەمان شێوە اینجا بۆیە پێوەرەکان بە چەند دەرەجەیە کەم کورتی بۆ ناو مەرکەز تۆزە فەرقەچی هەیە لە چاو ئەوەی دەرەچی دایمەن ئەو گۆڕانکارانە هەیە و ئێمە لە کاتی ڕاگەیاندنەکانیش کە دەرەجەکانیش بە وازحی ئەوە ئاماژە پێ دەدەین. بەڵێ ئێستا لە کوی ئەو وەزارەتانەی کە سەربەوزارتی زانکۆیانی کە سەربەوزارتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستی هەرێمی کوردستان ئێمە خاوەنی چەند زانکۆین وەکو زانکۆی کە دواتریش چەند فاکەلتی لقمان هەست سەر بۆ زانکۆیانە 13 زانکۆی حکومیمان هەیە لە هەرێمی کوردستاندا لە هەڵە بزۆر تا زاخۆ و دوو دەستەشمان هەیە دەستەیەکمان هەیە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیجی ئەمەش ڕێژێک لە قوتابی خوێندکار بە تەخەسوسە زیاتر وهروەها بۆردی کوردستانیشمان هەیە بۆ دراساتی پزیشکی ئەمە شاری هەولێرە ئەمەش مقابلی بڵێن لە دوای کە قوتابی خوێندکار بە کەلۆرز وەردەگری دوای ئەوەی کە هەندێک پرۆسەی پزیشکی لە قورا و ئەریافوان تاوا دەکات پێشکەشی ئەوێ دەکا و لەوێ دەبن بە پسپۆڕ یاخود سپێشیالیست لە مەجالێکی دیاریکراودا اینجا مەسەلەی بەشەکان زۆرن یعنی لە سەری 150 بەشەی لە سەرتاسەری زانکۆکاندا لە هەموو زانکۆش هەیە بۆ گەورە بۆ گچکە فەرقەکات مەسەن زانکۆی سلاحەدین زانکۆی سلێمانی زانکۆی دهۆک بەڵام زانکۆیەکانتر مەسەن بۆ نمونە هەڵەبجێ لەبەر ئەوەی هەم تازەترن ئیتر هێشتا هەم کێشەی بینایان هەیە بەتایبەتی 4 زانکۆ تازەکانی ئەم دوایەکرانەوە لە ساڵی 2000 دەبە دواوەکرانەوە ئەمانە تۆزە کێشەی بینایەت و بەشی ناوە خۆ هەتا شوێن و ئەوانیان هەیە تر هەموو شەکان دەستی پێکرایە لە قۆناغ کۆتاییدایە بەڵام بۆهۆی ئەو هەلومە مەرجەدارایی کە بە هەرێمی کوردستاندا هەر بەشی لە پرۆژانە وەستاوەدەن ئەوان ژیان توانی زیاتر فراوانی بکەن و هەندێک کێشەی مامۆستاشەیە لەو بابەتەنە. ڕژی وەرنەگرتنی قوتابیان ئەم ساڵ لە زانکۆ پەیمانگەکان ئەوانەی کە ئۆنلاین زانکۆڵینیان پڕ کردبەوە چەند قوتابی ناوی نەهاتبوو؟
بەڕاستی ڕۆژەکە ناتوانین دیاری بکەین خۆی دەبواە وەکو باسیەکەن نزیکی 7,000 قوتابی خوێندکار قۆناغی 6 هەبوو بەڵام 53,000 کەس پێشکەشی کردی ینی بەشێکی هەر پێشکەشی زانکۆلایەنێک بەشش خۆی هێشتەوە بەشش دەریش چووە کۆنمرە شەوانێ باشە بەس بەدڵی نییە لە وەزارەتی پەروەردە شتێک هاتە پێشەوە کە قوتابی خوێندکار ینی قۆناغکەش ینی سەرکەوتوش بەڵام ئەتوانی ساڵی داهاتوو بۆ پێیان تەحسین حاڵ یاخود دەرەجەی باشتر بێنی ئەتوانی دووبارە تاقیکردنەوە بداتەوە ئەمە ڕێژێک لەوانە مەسەن پێشکەشی نەکردی ڕێژەیەش کە هی ساڵی پار بووە بەڵام ئەوەی ئەو ساڵەکە کە دەرچووی ئەم ساڵ بووە 4200 کەس قوتابی خوێندکاری قۆناغی 6 ئەم ساڵ فۆرمی زانکۆلایەنی پڕ کردەوە کەتری پار بووە لەو ڕێژەیە 32,000 ئەوەوە ژیان دەتوانین کەواتە بڵێ 180 قوتابیانی خوێندکارانی دەرچووی ئەم ساڵ لە زانکۆ پەیمانەکان وەرگیراون. توانستی زانکۆکانی وەزارەتی خوێندنی باڵا بەپی پێویستە کە بتوانێت باش بەم قوتابیانە بکاتەوە یا خۆت پێویستی بە فراوانکردن و کردنەوەی بەش و کۆلێژی زیاتر بەڕاستی ساڵانە کە ئەو زانکۆنە پلانی خۆیان دەرێن پلانەکەی خۆیان لەوە کەمترە کە دراستەکە هەموو ساڵ لە کۆتایی ئەوە دەکات هەست دەکرێت وەزارەتی خوێندنی باڵا بێگومان پرسش بە زانکۆکان دەکرێتن لە زۆر بوارەوە ڕەچاوکردنی ئەو هەلومەرجێکە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕێژەیەکیان بۆ زیادەکرێت جاروی 110 زیادەکرێت لەو توانای کەنار جاروی 115 هەندە جارەگا 120 تایبەتی بۆ زانستە مرۆڤایەتەکان کە تاقیگەی نەوێتن و ئەوەی نەوێتن تۆزە ینی ئەوە زیاتر دەکرێت بەڵام ئەو شوێنانی کە تاقیگەیان پێویستە کە مامۆستاشی کەمە ئەمانە بەڕاستی کێشە مەسەن بۆنە پزیشکەکان کێشەمان هەیە کە قوتابیان بۆ زیادەکەین کاریگەری خۆی دادنێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی شتێکە ناچاریە کە هاتە پێشەوە ئەو ڕێژە زۆری کە قوتابیان خوێندکاران هەیە ئەبێ وەزارەتی ڕەچاوی ئەو بابەتە بکات اینجا ساڵانە بەڕاستی ئێمە ئەرچی قورستیشمان ئەستانە بە تایبەتی ئەم ساڵەکە ئەم ساڵەکە ڕێژی زۆر ئاوارە لێرەنە نزیکی ئێمە فۆرمان تەوزێکە تا 11,000 قوتابی خوێندکار فۆرمیان پڕ کردوێتەوە بەڵام ئەمە قۆناغی 6 نین 2 3 4 ئەتاوەکو 5 پزیشکەکانە ئیتر ڕێژەیەش کە ئەم ساڵەکات چ حکوومەت و چ وەزارەتی خوێندنەوە چ زانکۆکانش لە پلانیاندا هەیە کە ڕێژەیەکی باش لە قوتابیان خوێندکارانی دەرچووی قۆناغی 6 ناوچەدا بڕێنراوەکان ڕوو کە ئێستا گەڕان سەر ئیداری هەرێمی کوردستان بن کەرکووکە ئیتر شەنگار و ئەو برائێزیەکان و ئەوان ئەمە ڕێژەیەکی باش تایبەتی ئەوانەی دراسەیان بە کوردیە لە پلانی وەزارەتدا بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا کۆنمرەکان لە کوێ وەردەگرێتن ئەم ساڵ ڕێژەیەش لەوانە وەربگرین اینجا ئەمانە هەمووی کاریگەری خۆی دادەنێتن ینی ساڵانە هەندێک شت هەیە زەهدێتە پێشەوە مەسەن بۆ من ئاوارە بوونی چەند ساڵە برا مەسیحیەکانە یان کوردەکانی دەوروبەرەوانە کە ئاوارە دەبن لێران ئەمانە هەمووی کاریگەری خۆی دادەنێتن هەمووش دەتوانست زانکۆکان زۆر جار بەدەرج دەبن اینجا سەرڕای هەموو ئەوەش بەردەوام زانکۆکان کێشەی بودجەشیانەیە بە تایبەتی ئەم ساڵەکە و ساڵی 2014 بەڕاستی بە وەختێکی زۆر ناخۆشیە پڕێ بەڵام خۆشبەختانە بە هیمەتی هەموو لایەکان و مامۆستایان و بەڕێسەر و زانکۆکان توانرایەتەوە ئەو ساڵە تێپەڕێ هیواداری ئەم ساڵش چارەسەرێکی بدۆزین. باست لە وەرگرتی قوتابیانی زانکۆی کەرکووک کرد یا بڵێن ئەوانەی کە لە سنووری پارێزگای کەرکووکن هەر لە دۆز و داق و قوتا دەگاتە ناوچەکانی تر کە دەتوانن درێژە بە خوێندەرمن پۆلینکردن و ڕێنمایەکان چین بۆ وەرگرتنی قوتابیانە لە زانکۆکان ئێمە بۆ ئەو وەسە ئەم ساڵەکە بۆ وەزارەت خۆی بۆ ئامادە بکە بەڕێوەبەرەتیەک نووسینگەیش تایبەتی کراوەتەوە نوێنەری وەزارەت لەوەیە بەڕێز دکتۆر ئەحمەد لەوەیە و فەرمانبەریشی هەیە ڕۆژانە ئەو قوتابی خوێندکارن بۆ ئەوەی هیلاک نەبن و سەردانی هەولێر نەکەنەوەنە سەردانی ئەو ئۆفیسە دەکەن لەوێ ئەو لەوێ یارمەتیان دەڕێنویانیان دەکات بە تایبەتی هەم بۆ قۆناغی شەشەکان و هەروە هەم بۆ میوانداریەکە یانی دابشکردنیان پەیوەندی بە زانکۆکانی هەرێمی کوردستان دەکات گفتوگویان لەگەڵ قوتابیان چەند بۆ بنیری چ بەشێک پێویست بێتی ئەمانە هەمووی ئیشە سەرەکاتن پۆلینکردنەکە ئەوەی بەڕاستی ئەو زانکۆیەک لە کەرکووک هەیە ئەبێ زانکۆی کەرکووک وا بڕیارە ئەم ساڵەکە وەزارەت تەعلیمی وەزارەت خوێندنی باڵای عێراقش سەر ئەوە ئاگادارە کە ئەبێ هەموو تایبەتی بە دانیشتوانی کەرکووک بەڵام ئەو بەشانی کە لەوێ نین ئەو بەشانی کە لەوێن قوتابی خوێندکاری شاری کەرکووک ئەتوانین داواکاری پێشکەشکە بۆ زانکۆکانی تری هەرێمی کوردستان بە هەمان نمر کۆنمرەی کە قوتابیان لێرە وەرگیرن بەڵێ بە هەمان نمرە بە هەمان شێواز کۆنمرەکە لە چ جێگایەک وەرگیراوی لە قۆناغ شەشەکەی هەوڵ دەدرێت لەو شوێنە جێگای بە بکرێتەوە. بەڵێ پرۆژەی تازەیە بۆ بەرفراونکردنی توانستی زانکۆی لە زانکۆکانی پرۆژەی تازەوان بەڕاستی لە پرۆژ تازەکان ئەمە ئەو ڕیفۆرمێک کە دەست پێ لە ساڵ 2010 بەردەوامە بۆ من دڵنیایی جۆریمان هەرماوە زانستخوازی بەردەوام لە زانکۆکان ماوە فیدباچ قوتابی خوێندکار هەرماوە بەڕێوەبەری تەندروستی سەلامەتی بۆ کۆنتڕۆڵکردنی لایەنی سەلامەتی خوێندن لە بەشە ناوخۆیەکان لە زانکۆکان ئەمانە هەموو درێژەی خۆی هەیە بۆ ئەم ساڵەکە لەگەڵ دەستپێکردنی کابینەی تازە و بەڕێز وەزیری تازە پرۆژە ینی پرۆسەیەکی دەست پێ کرد یاخود پێشکەشی بە سەرۆکای زانکۆکان کردیە ڕێزبەندی زانکۆکان
ڕێزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان هەتا وەکو ئێستا کە بەداخەوە یەک ساڵ بۆ زانکۆ تایبەتەکان کرا بەڵام تا ئێستا ئاستی زانکۆکانی خۆمان ئێمە نازانین چەند نە لە ڕووی نێودەوڵەتی و دەزانین ساڵان ڕێژەیەکمان پێ دەڵێن دائما لە دوای هەزارەکانی مەسەڵەن 6,000 و 5,000 لەوانەدایە بۆیە ئەم ساڵەکە بەحەقەت بۆی کە هەم ئێمە لە ئاستی ناوە خۆی ئەمە بزانین ئایا زانکۆکانمان ئاستیان چۆنە لە بینی خۆیان کۆمەڵک پێوەەر هەیە ئەو پێوەران مستابەش کراوە ئەو پێوەران پڕەکەەوە مەسەن لە ڕووی مامۆستا لە ڕووی زمان لە ڕووی ئاسی دەرچوونە کۆمەڵک شتێک شتوالیتی ئەوانە اینجا ئەمە نەتائجەکەی دەرچوو تێدەگەین ئەم ساڵەکە دەزانم بڵم لە هەرێمی کوردستاندا ئەم ساڵەکە کامە زانکۆ باشە ئەمە بۆ زانکۆ هەم تایبەتەکانیش دەکەین بۆ ئەوی هەموو نافەسەیەک دروستبی ئاستەکە بزانین ئاستی فڵان زانکۆ چۆنە چون هیچ پێوەرێکمان نییە هیچ هەڵسەنگانێکمان نییە هیوادارین ئەو هەڵسەنگانی بۆی کارێسەر بکەین و شان بەشانی ئەو بەڕێوەبەر دنیای جۆری لە زانکۆکاندا وەزارەت چاودێری بەڵگە بکات ئەچ بۆ سەر وەرگرتنی قوتابیان زانکۆ هەلێکانی ئەوەی سەر لە شارەکانی هەولێر ئیجتیماعی دۆکەن چەند زانکۆمان هەموو توانێ وەرگرتنیەوە چەندە بۆ قوتابی ئایا توانێت ئەوەی کە لە دەرەوەی زانکۆ لاین لێوەیە خۆی ئەوەی لە دەرەوەی زانکۆ بەڕاستی ئەوە لە سڵاتی ئێمەدانی چۆن قوتابی هەیە لەوانێ توانای حەزی لە نەبی خۆی دێتەوە بۆ ساڵێک بەڵام ئەوەی کە زانکۆکان بە هەمان شێوە چۆن زانکۆکان پلانی خۆیان دەنێرن و زانکۆ تایبەتەکانش پلانی خۆیان دەنێرن ساڵانە بۆ وەزارەت بەپێی ئەو پلانی کە بۆ ئێمەیان نادیوە دوای پێداچوونی بەڕێوەبەراتی خوێندنی ئەهلیمان بۆ ئەم زانکۆیانێت نزیکی 15 تا 16,000 قوتابی خوێندکار لە توانایاندا هەیە وەربگرن بەڵام چەند قوتابی پێشکەش دەکات ئایا کچەکان هەموو پڕەبێتەوە چۆنە بێ ئاستی مادی ئەم ساڵەکە خەڵک باری دارایی خەڵک ئەم ساڵەکە زۆر لەبار نییە هەموو بەڕاستی سەر ڕادەی داخوازی ئەو قوتابی خوێندکاران چاودێرم بە دیار بە ئەو زانکۆیانی کە هەنەوە بوو چاودێریەکان چۆن ئەوە زانکۆکان لێکمان کۆنتڕۆڵێکی باشکرا هەمان شێوەتوان بڵێن کۆنتڕۆڵە چاودێری دەکرێت بەڵە زۆر باش کۆنتڕۆڵکراینە یعنی ئەزانین چۆنە ئەو پرۆسەی بەڕاستی بەردەوام بۆ زانکۆکانش بەردەوام یعنی وەکو بڵێ چاودێریکردن متابعە بەڕێوەبەر تایبەتیمان هێنا وەزارەتی بەڵام بەڕێوەبەر پشکنی دنیای جۆریە بۆ زانکۆکان بە هەمان شێوە هەمانەوە بۆ زانکۆ تایبەتەکانیشمان بۆ زانکۆ تایبەتەکان بەڕاستی سێ ساڵە زۆر باش بۆ خۆشبەختانە ئەوانش استیجابەیان هەیە لە بابەتانە بەڵام ئەمان بەحەقەت هەندێک شتێ ڕاستی واقعی بین ئەمانە ینی بە مەسەلەی پارە بەشێکی سەرەکی بۆ ئەوان کە قازان بکەن بۆی ئەبێ بەردەوام وەزارەت لە متابعەی ئەوان دابی کە ئاگاداری وەزعی قوتابی خوێندکاران بیت مەسەڵەن ئاستی نرخە ئاستی مامۆستایە ئاستی ئەو مامۆستایانی کە دەیهێنێت بۆیە ساڵانە پێداچوون بە مامۆستایەکان دەکرێت بە سیڤیەکانیان دەکرێت بە پۆلەکانیان دەکرێت سەردانیان دەکرێتن ئەمانە هەمووی هەروە متابعەی بڕوانامەکانش دەکرێت بەڕاستی تا ئێستا وەزارەت زۆر بەوەی لە کاتی تەزیقکردنی بڕوانامەکان ساڵانە چەند بڕوانامەیەک یعنی وەکو بڵێ ساختە دەرەچێتن یاخود تەزویر دەرەچێت ئەمانە هەمووی هەیە بۆی بەردەوام متابعەکە زۆر جدیە زۆر جار گەویستیاوە بێت ئەڵێن هەندێک جار ئەم زانکۆ ئەهلیانی کە هەن بوونەتە مەترسی لەسەر زمانی دایک بۆ پێی کە تەنها زمانی عەرەبی زاڵێکی زۆری پێوە دیارە ئەمەش بۆتە مەترسێکی زۆر لەسەر زمانی دایک و زۆر جار دەوترێت قوتابی بە شێوەیەکی کوردی چۆن لە بەڵای پرسیارەکان بە زمانی کوردی وەڵام بدرێتەوە سەرنجام دێتەوە هەمووی هەڵە لێ دەدرێت لەبەرەوەی ئوستازەکە یاخود دکتۆرەکە مامۆستاکەی بە عەرەبی قسە دەکات و عەرەبی بابەتەکە باس دەکات و عەرەبیە و کوردی نازانێت چەند بەخەمی ئەم گرفتانە لەنێو زانکۆیەکانە شارەسەر بەڕاستی و چێشتەی لەناو هەیە چێشتە نایشارینەوە بەڵام وەزارەت زانی ئەوەی بۆ هەیە بەحەقەت پێشکە ئەو شتە ڕوویدا هەر هەمان خوێنی بەوە بکە قوتابی خوێندکارش زۆر ڕویان لە خوێندن کردیە ئێجا پێش بڕیارێکە بۆ کە مامۆستا زانکۆ حکومیەکان بۆ نییە بچی لە زانکۆ تایبەتەکان دەرزبێتەوە یەک لە مەرجەکان و زانکۆ تایبەتەکان خۆیان مامۆستا پیا بکەن مامۆستای کورد کەمتر هەبوو ئەو کاتی زیاتر پێنایم بتر مامۆستای عەرەب مامۆستای عەرەب لێرە ئاوارە بەڵام وردە وردەوە ئەو کێشەیە کەمترێ بێتەوە لەبەر ئەوە قوتابی خوێندکاری زۆری خۆمان هەیە ئێستاکە لە زانکۆکان پێگەشتن ماستریان وەرگرتیان دکتۆرایان وەرگرتیان بەشێک لەوان توانە سازی گەڕاوەتەوە ئینجا ئێستا بەڕاستی زانکۆکان ئەو بەشانی کە مامۆستایان لێ زیادە خۆیان هانیان ئەدەن کە بە شێوازێکی میوانداری بە شێوازێک ڕاژەکەیان بگوازن لای ئەو زانکۆ تایبەتانە بۆ ئەوی کە بتوانن ئەو کلێنە زمانە کوردی لەگەڵ ئەو زمانە عەرەبیە پڕ بکەنەوە بەشش زۆری بەڕاستی ئەو مامۆستایان تایبەت توانە سازش گەڕان زمانی ئینگلیزیشیان باش بکەوە توان سوودە هەر لای وەرگرن هەم لە کوردیەکە وەربگرن هەم لە ئینگلیزیەکەش بەڵام ئەو پرۆسەیەک و کاتی وەرگرتنی قوتابیانی ئامادەی پیشەیەەکان
چۆن ئەم ساڵ و پێوە چۆن بۆ وەرگرتیان و بەرزترین کۆنەڵیان چەند خۆی بەڕاستی من ڕێژەیە لەوانە زانکۆی تکنیکیەکان وەرەگرین ینی بەداخەوە تاکو ئێستا کە لە زانکۆ لە کۆلیژەکان و زانکۆتەکانی تر نەتوانراوە چ پێوەرەکانیان کێشەی لەسەر تایبەتی مادی کیمیای فیزیای ئەمانە لەبەڵام زانکۆ کۆی تکنیکیەکان وەکو پیشەیی لە پەیمانگەکانیش وەرەگرین بۆ ئەم ساڵ 700 قوتابی خوێندکار وەرگراوە هەرچی قوتابی خوێندکارێکە کۆنمرەکەی لەسەر 165 بکەن ئەتوانین داواکاری پێشکەشەوە ئەکەوتن ناو بنافەسە و چێبەڕشەوە ئیلا ئەنجام ئەو چێبەڕشەوەی ئەو قوتابی خوێندکارانە وەردەگیرێ ئەی ئەوانەی کە لە ئەمادەی پزیشکین یان مامانین ئەوانە چۆن وەردەگیرێ ئەمانش بە هەمان شێوازە یەکەمەکانی عادەتی لەسەر کۆلیژەکان یەکەمی سەر پەیمانگەکانیان ئەوانە بەڵام ئەوەکەی تریشی بە هەمان شێوە لە بەرەم پەیمانگەکان بەشی پیشەیی هەیە ئەچێ لەوێ بەپێی ئەو پێوەرەی کە بۆی دانرا لە سەراسیارەی کوردستان 700 قوتابی 700 قوتابی لەوە هەمووی وەردەگیرێت یاخود ئەمە ئەو هەموو لەنە زیاتر هەیە ساڵانە ڕێژەی پیشەی زۆر زیاتر بەس ئەو ڕێژەیە وەرگیرا ئەو ڕێژەیە لە زانکۆ پۆلیتیکەکان کە سێ زانکۆ پۆلیتیکنیکمان هەیە پێش ئەوان دەستەی خوێندنی تەکنیکی بوون دەستەیەکی دووەکمان هەیە سلێمانیمان هەیە پرۆژەی هەموو پەیمانگا تەکنیکیەکان بکرێن بە کۆلێژی پۆلیتەکنیکی وابزانم هەنگاوەکانی دەست پێ کردەوە و دەست بەکارەکەن بڕیارە بە کۆی گشتی پەیمانگا نەمێنێت لە هەرێمی کوردستانە ناوی بکرێت بە کۆلێژ خۆی ئەو دو ساڵ دەست پێ کردیا بەڵام لە پرۆژەکان ئەوە بووکەوە پەیمانگا نەک نامێنێت پەیمانگا ئەمێنێت بەڵام لە پاڵ ئەوەشدا هەر ئەو پەیمانگەیە وەک کۆلیژیات و ئەگەر ساڵان دابەشکردنەکە ئاوایە ئەو قوتابیانە ڕێژەیە لەو قوتابیانە 150 لە دەرچووی لە دەرچووی پەیمانگەکانی ئەم ساڵە کە ئاستی نمرەیان باشە بەهرەیان تێدا هەیە ئەمانە ئەچن بۆ کۆلێژ ئەچن بۆ مەرحەلەی بەکەروبەر ئەوەی کە دەمێنێتەوە نەناگەڕن بۆ قۆناغیەک ئەوەی کە دەگەڕێت بۆ قۆناغی دوورە نە قۆناغی لە قۆناغی کۆلێژ زانکۆ پۆلیتیکەکان دەدەدان بە هەر هەمان پسپۆڕی خۆر ئەوەکەی کە دوو ساڵەکەی تەواو کردی ئەمە دیپلۆمی وەردەگرێت و ینی خۆی تەواو دەکەوە 150 بۆ ئەو قوتابی خوێندکارانی کە دەرچووی ئەم ساڵە ئەمە لە قۆناغیەک دەوام دەکەن و هەوڵ دەدرێت ساڵانە ڕێژەیەکیش لە دەرسەکانی پێشووتر ئەوەی کە نمرەیان باشە ڕێژەیەکی ژەوان 5 دەیەتە بەجێری توانستی ئەو بەشە یاخود ئەو کۆلیژە و ڕێژەیە وەردەگرێت بۆ نمونە ئێستا پەیمانگای تەکنیکی ئەم پەیمانگا تەکنیکیە کۆی ئەو بەشانە هەیە لە کۆلێژی پۆلیتەکنیکی اینجا هەمووی نەکراوەتی بۆ هەر زانکۆیەک کۆمەڵێک کۆلێژ کە مامۆستای تەواوی هەبیتن تاقیگەی تەواو هەبی کە توانستی ئەوەی هەبی بڕوانامەی بکەوێت بداتن خوێندنی بکەوێت ئەوانە کراون ئەوکەی تری نەکراوەتی خۆی لە شوێنی خۆی ماوەتەوە بەڵام لەداهات ئەگەر مامۆستای هەبیتن و وەروها هۆڵ هەبیتن بینایی هەبی تاقیگا هەبی ئەوانە کە پێویستیان پێیەتی ئێتیواداری هەموو ئەو پێشە بڕۆ بەڵام هەموو بڕوانامەکانی کۆتاییدا بڕوانامەی هیچ پیشەی وەرەگرێت دوپرسان وەڕێستان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاڕە لەگەڵ وەڕێستان پرسیینەوە ئێستا پرسێکی گرنگە لە هەرێمی کوردستان توانیمانە ئێمە پێی چۆن دەوترێت ئەندازیاری پسپۆڕینەوە لە هەرێمی کوردستاندا باش دروست بکەین کۆلێژمان هەبێت جگەلەوەی کە لە کۆیە بەشی ئەندازیارینەوە هەن ینی بەشێکی بەرفراوتر بڵێن ئێستا ئەم پرۆژێ بتوانێت سوود لە توانستی گەنج و قوتابی خۆماڵوەرمان بۆی لە داهاتدا کارەکان والله هیوادارە زانکۆی سۆرانیشمانە ڕاستی لەوانە پسپۆڕی باشیان هەیە و زانکۆی کوێشمان هەیە و قەرار بە ئەم ساڵەکە پەیمانگایش تایبەتیش بکرێتەوە وا خەریکن لە بابەتانە اینجا بەڕاستی لە پلانەکان ئەوە بووکەوە بتوانین گەنجی خۆمان لەبەر ئەوەی کە خۆداگاداری سنعەتی نەوت یاخود پیشسازی نەوت وا زۆر بە گەشەیەکی لە هەرێمی کوردستاندا دەرهێنانە بەم بوارەکانیانە پێویستی بە کادری زۆر دەبێت اینجا بۆیە هیوادارم بتوانین لە داهاتوویەکی نزیکدا ئەو کادرانی خۆمان جێگا ئەو کادریان دیانە پرۆژە هەیە بۆ ئەمانی لە زاڵەکانی هەولێر و سلێمانی دۆ شوێنایتن وەکو سڵاحەدین تا ئێستا نییە بەڵام لە سلێمانیش نییە وەکو باس بە لەو زانکۆیە هەیە بەڵام لە داهاتوو ئەگەر پسپۆڕی تایبەتی هەبێتن ئەگەر مامۆستای باشە بێتن ئەگەر هەر بەشێک ئەوانە پرۆپۆزەلی خۆیان پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا بکەن بە دڵنیایی و ڕێگەیان پێویستە بکرێتەوە بەڵام نیەتەکە هەیە و بەرەو پێش دەڕواتن هیوادارین بتوانین بۆ خۆمان لە داهاتوو بتوانین کادری خۆمان پەروەردە بکەین و پشت بە خۆمان بەست زۆر سپاس بۆ ڕێزمەوە فواد علی ئیسماعیل تەبێژ وەزارەتی خوێندنی ماڵە و توێژینەوەی زانستی حکوومەتی کوردستان سپاس بۆ ئەوەندە دەستان خۆش بێت بینەرانی خۆشەویستی پرۆگرام ڕای باش کوردستان و چارنێکی کورد دەمەوێت